جايت خاين خيلي ويني من ينمارو أغين خيلي ويني من ينمارو أغجب خبياني ويقول كروشارو خاقول كاني ويا من ناكم وبو أختاقول خالق الموتو أخذ مبناك أخوين دربي أخلصي ورزياتري أخسمريني دێوەزناو لە ڕۆژهەڵاتەوە یەکەم گوندی هەورامانی تەختە و خاوەن شارستانیەتێکی دێرینە سەر بە ئیدارەی قەزای سەڵواوایە گرنگترین گوندەکانی دراوسەی بریتین لە پڵنگان، جۆلانە، دەڵەمەرز. ئەم گوندە 160 ماڵی تێدایە و بە پیشەی ئاژەڵداری و پیشەدەستی و بەخێوکردنی ماسیەوە سەرقاڵن. مێژووی دێوەزناو بۆ چەند هەزار ساڵێک بەر لە ئێستا دەگەڕێتەوە. جێگەی ململانەی دینی، میترایی و زەردەشتیەکان بووە. دەوترێت لە پاش پەیدابوونی ئاینی زەردەشتی و سەرکەوتنی بەسەر ئاینی میتراییدا ئەم گوندە حەشارگەی پیاوە ئاینیەکانی میترایی بووە. دواتر ئەم ململانێ و ناکۆچیانە گوازراونەتەوە بۆ نێوان یارسانەکان و ئاینی ئیسلام. ئەمە ژوای کردووە جەنگێکی ئاینی و ئایدۆلۆژی دروست بکات و وەکو مێژوویەکی ئاڵۆز نووسراوەتەوە. لە ناو ئەم قۆناغە مێژوویانەدا ناوەکەشی مشت و مڕ و ڕای جیاوازی دروست کردووە. هەندێکیان ناوی دێوەزنا و دەدەنە پاڵ ئیمپراتۆریەتی یۆنانی. پێیان وایە وشەیەکی گریکی کۆنە و بەو شاخ و کوێوانە دەوترێت کە تاڤگەی لێوە دێتە دەرەوە. بەشێکی تریان دەڵێن لە سەردەمی میتراییەکاندا ناوی پاوی بووە و دوای هاتنی زەردەش پەناگەی دژبەرانی زەردەش بووە. لەبەرەمەش پێیان وتووە دێویەسنا، واتە جێگەی ئەو کەسانەی بێباوەڕن. دواتر بە پێی گۆڕانکاریە زمانەوانیەکان بووە بە دێوەزناو. ئاوایی دێوەزناو و چەند دانەتر ئاوایی مانز لە ناو منتەقەی هۆراماناتە فرەکۆنن. جا ئیسە دێوەزناو ناو قەدیمی پاوی بووە، پاوی. تەوێڵێ شاری بۆ بەناو شاری تەرتێبا، بندۆڵ شاری بۆ بەناو شاری سەرپاسەر، ئەسپەرز شوێنێکی بووە بەناو ئانجۆدانە. ئەمانە قەدیمی بوون. ئیسە ئاوایی دێوەزناو کە زووتر ناوی پاوی بووە بە بۆنەی ئەوە کە ها لە شوێنێکە بەردەمی ڕۆخانەس و پرسەری کێفشاهوە شوێنێ بووە کە ئەو ئینسانانە توانی گیانە لە بەرابەر دوژمنەکانە خۆیان حەشار بن و خۆیان پەنا بەلێوێ. جا بۆچی سەناویان یاگە دێوەزناو؟ زمانێک کە ئێران میترایی بووە و دوای چەندین سەد ساڵ کە میترایی ئەبن، حەزەتە زەردوشت تێت ئەچی بۆ لای گەشتاسب و دینی خۆی ئیعلامەکە بێ. گەشتاسب کە ئیمان تێرێ بە دینە زەردۆشت و دەوروبەرەکانشی ئیمان تێرن، میترایەکان ناڕازیە بن. بەڵام دەسێت لە میترایەکان لە ترسا ئیمان تێرن، دەسێکی چیان کە ناترسن و هان لەسەر بیر و باوەڕێکی هەر میتراییوە پەنا ئەبن بە شاخ و داخەکان ئێران. یەکی لەو شوێنانە یەکێکیان چون بازم شوێنتر فرەمان بووە، یەکی لەو شوێنانە منتەقەی هەورامانە بین ئاوایی پاڵنگان تا ئەسپەرێز و هەجیج بووە و سلێن. ئەو مەسیرە میترایەکان توانیگان خۆیان لێ بشارنەوە و ئەو میترایەنشێکی هاتن بۆ منتەقەی ئینسانەهایەکی بوون گەورە بوون، دەسەڵاتدار بوون. وەختی تر بۆ منتەقە ئەو منتەقە ناوێنە منتەقەی گەوران و ئاینی میترایان بووگە و بە مامۆساکانیشیان وتیانە میرزا. میرزاکان لەوێ جێگیرە بن و قەڵا دروستەکەن و چونکە خۆیان گەورە بن دەسەڵاتدارە بن، ناو قەڵاکانیان قەڵای گەور، یعنی قەڵای بزرگان. و تا زمانێک کە زەردۆشتێت حمڵایەکە پێیان ناتوانین بیگرن. حەچی شوێنە بە خاتر بەرزی نەگیریاگە، بەڵام دێوەزناو بەرعکس حەچی شوێنە بە خاتر ئەوە نزمی بووە، نەتوانێت کەس نەتوانێت بیگرێت. جا ئیسە
زەردشتەکان کە حەچی هاتن شەڕیان کرد لەگەڵ میترایەکان نەیانتوانی بگرن لەقەب دیوێسناویان داپیان وتیان ئەمان تەرەفدارە دیوێسناوین یعنی تەرەفدار دینی باتڵ ئەم دینیانە باتڵە بووگە ئەتێ بەواتەی زەردشتەکان و بە قسەی زەردشتەکان کەلیمەی دیوێسناو بڕا بە مل ئاوایی پاویە و دوایی بە مرور زەمان دیوێسناو بوو بە دێوەزناو جا ئیسە دێوەزناو کە میترایەکان لەوێ خوان هەشارداو بوو مەساحەوێکی فەرەنگ تایبەت ئەمانە هەمیشە لە فشارا بوون چون گەمارۆ دریامون لە تەرەف زەردشتیەکانەوە بە سەختی زندگییانە کرد تا اینکە ئەسکەندەر مەقدونی حمڵاکە بۆ ئێران زەردشتەکان شکست دەدات لە زەمان داریوش سوەما بێت کە هەولێر پایتەختی ئەبێت شکست دەخوات و تەواو ئێران ئەگرێت میترایەکان کە لەو منتەقا بن گەورەجە بن دەسەڵاتدارە بن حەزەکەن بەمە پێشوازیەکەن لە ئەو پەلامار ئەسکەندەرەوە دوایی ئەسکەندەریش دەسوورە داد احترام میترایەکان بگرن و هەر زەردشتێکی کە دەسەڵاتدارە بە ئەگرێت ئەخاتە بەردەست ئەوان ئەیسە بەراکسە بێت و حتا ئیسە مەساڵێکمان ێژە خوا گیر و گەوریم کردن یعنی زەردشتیەکان گیریان کرد بەدەست میترایەکان و لێیا تا دوای ئەسکەندەریش سەلوکیەکان هاتن جگارەکانی بازم ئەوانش هەر لەو سیاسەت ئەسکەندەر استفادەیان کرد و دوایی میترایەکان ڕۆنەقیان کرد هەم خوان واقعا صاحب نفوذ بوون و هەم زەردشتەکانیش کە ئەسیر بوون بەدەست ئەوان بوون ئەوانش ئینسانهایەکی دەسەڵاتدار بوون بوو بە ساحەوێکی فەرەنگی تایبەت لەو منتەقا کەژووچێوەکانی هەورامان بەشێکی زۆردار و درەختی دێمی تێدایە کۆی ئەم درەختانە سروشتی و خۆرسکن وەکو داری قەزوان داری بەڕوو داری یەرخەوان هەر یەکە لەم درەختانە بە پێی سروشتی درەختەکە سوودی لێوەرگیراوە لە گوندی دێوەزناودا پانتاییەکی فراوانی سنووری گوندەکە بە داری یەرخەوان تەنراوە ئەم دارەژ یەکێک لە تایبەتمەندیەکانیەوەیە بە ئاسانی دەچەمێتەوە و ناشچێت جۆرەها کاڵا و پێداویستی لێ دروست دەکرێت لە دوای یەکەم بارانی پاییزەوە دەست بە ئامادەکاری و بڕینی توولەکان دەکەن دێوەزناو لە ناو گوندەکانی هەوراماندا بەم پیشەیە بەناوبانگە ئینا هەرجە قەدیم و بابم قسەش کردەی بۆ پێم واتەنە ئێمە جەبابێ ماوە فێری ئیتۆڵا بێنمێ ئینە ئەرخوانن ئەرخوانەکەم شو وەڵێەوە تازەش کەریوە بڕیش پیرۆکن ئا لاب شو توڵی تازێ بیاوە توڵەکە مارمێ گیرمەشەوە ئی حاجەتێ پسە وێنەی نانەشانی چنڵێ ئی جورە چێوە ئاوختە قەدیم ماشین نەبێن مەسەڵ بەریشا ورەتێ بە هەسەری برێن وێشا ورەتەی یاوێنمێ حتا هەمدان باچۆ کاروانیە مالیوێنی تا هەمەدان بە هەسەری بەدینێشا ورەتێ دێنێشا گەنمێ ئەوردینشەوە نیمەش بە پوڵ و نیمەش بە گەنمێ بۆ وەجە خولاسە ئی ئەرخوانیشە فەسڵ یەنە بڕی و مشو ئەوەڵ و پەڵە بۆ شوۆنە پەڵەی داوەنە ملمی بڕمێشە مارمێشاوە لەو یانەی منیای مێشا چاڵی ئاوی شامشانمێنە نەرمێ باوە گیرمەشاوە ئی حاجەتە ئی حاجەتێچە چویە فرعاد بێ پێ ئێمە فرە دەردواردە بێ زەمانی قەدیمێنە بابم قسێکەری واچی ئینە پێ ئی منتەقە ئێمە عەجیب و غەریب بێ چون ئیستیفادە فرە وەشە نەکەرێنێ کابرا بێ جەزمسانەنە بە تەوریکری مەسەڵ کاریە نەبێ کەروش فقط ئێمە جەزمسانەنە ئی کاریەکەرێنمێ بێکاری بێ ئی توڵا گێرێنمێوە کابرا بێ دەکەڕەتێ بیلاتەجی بە هەسەرە بەریشە کاروان دەبارەی گەنمێ ئارێ ئی گەنمێ فرە ئیستیفادە عالێ بێ پێ ئێمە پی توڵا ئێمە ئیستیفادە کەرێنمێ ئێمە جەبابێ مەوافێری بێنمێ بابێش مەحراین و مەسەلی جەبابێشەوە قەدیم مەسەڵ ئێمە ئی توڵێ ئارێن بگیرێن وێشاوە چیویە عال بێ پێ ئێمە دەردواردە بی ئیسێچە ئەیسە نیەن ئەچێگەنە ئاختە مەسەڵ جەزەتش بێ ئانە چێو نەبێ ئیسێچە باوەڕکەری ئاگوزەشت و ئاختێنە ئیسە فرەتەر خاسن ئیسە چیوێ نعمەتن ئیسە میاد لێ بەرەکەتێنە کابرا توڵەکە گێرەوە چاڵی بەینیشا پێ دووری ورەشینیشە ئیسە کابرا مێری بەرەکە وێتەنە بەگران قیمەت بەروشە چیوێ فرعالن پێم
بێکاری نەخۆشی دەهێنێت ئەمە وتە یەکێکە لە ژنە پیشەگەرەکانی دێوەزناو ناوبراو خاوەنی دوو پیشەیە توڵگرتنەوە لەگەڵ دوورومانی توڵگرتنەوەی فێری پیاوەکەی کردووە و خۆیشی بە درومانیەوە خەریکە بەم شێوەیە ژیانی خانەوادەکەیان دابین کردووە ژنانی ئێرە لە هەموو سەردەمەکاندا بەپێی توانە ئەرکەکانی خۆیان جێبەجێ کردووە و هاوشانی پیا و بەشێک لە قورساییەکانی سەرشانی پیاویان سوک کردووە ژنان لەم گوندەدا تا ئێستاش بەشێک لەو ئامراز و کەرستە سەرەتاییانەی وەک دەستکەوان بەکاردەهێنن هەروەها نانکردن و چێژ لێنان بە شێوێکی سەرەتایی دروست دەکەن اقتەی بیدا تەلەڤیزیۆن و لاقوچی و یانە ماهوارە نەبیێن و ئەختە زیندگی ماهوارەوەکردن و ئاڵبکەنێ بیان و مێنەت و مسیوەت و قورسینی وێنشن و وڵاخێر و ئافشاکەنن و ئۆردەن شارە دەگا و ینی دێوەزناو ئەختەی مێ چێترامێ مجگێ بیێمەوە واتمەوە تۆ بێ شخڵبی بانە ئاقل سەرۆ شخڵیە من بابم ڕەحمەت و خۆشی خوا فۆشکەورە سەنیێڵ بابە حازریە ماچی ڕۆڵەگیانی دەستکە دیت ئی پیت وڵا بابم تر کڵفەتیە فرە ڕیشەبێ ساوە خۆ حەفت کوڕێ چوار کناچەش بێنێ بابە یاشەتر هەری ئەمازە وێمان یۆ گێرەوە ئەپا فرمە یۆ پاچینمێ گیانم سەر کەری پێش کڵفەتی بینمە ئەختە پیک ئێمە پی ئەرخوانی گوزرانما کرد یاش ئەمنی چێتر جەدەسوو بابەوە جەدەسوو ئەڵێمە هۆرم گرت منیش ئەختە ترجیە بێمەوە پی پێمە واتم بارە توڵانە گێرە وە پوڵ بۆ توڵی پسانە جوێ خۆڵکیوە بارە با ئەپێسە منیش منە پی فرمە گێرمشاوە ئیسەتر ئینە سەرۆ 5 ساڵی نێمە ئی توڵایی پیا گێروشاوە تر فەقەوێم کەمتەری نیشانم دە فەقەمە گیر کار ویژەنی فرە سەغڵ بێنجە دێوەزناوە نەوانشینی بین مسۆحەنە هۆرسێنی نما شاوەنینەوە دمۆ نماکی شاغتە جوێنی هەلیزە شابینە هەلیزە شاژەنینەوە شن و هەلیزە کیرە جوێنی وەرەوە ماوەردینەوە وەرەوە ماوەردنی نییە مارە و ئاختە نان مافەتەن و گەجە و ماڵگات مابیان وستان ماڕا دۆشان ما و سیراجی و بەزم و باڵە و کاریگەر بیان وسەر ماڕا و ئەپی فرمە ئەمە کار و باروش چاوی ما سەغڵ بێن مەپەرسە شون و ئانێچەرە ئیسە ئیشیداتە خۆێدا کۆتەن دێوەزنەوە ئیسە نوعی حیوان هەن چی دەگەێنە مەسەڵ ملا هوار فقط تا خانەوادە مەوەرە بەخاترەوە ئینەوە شیداتەکەی نا ئەچیدی دەگەێنەوە مەتەواتر شوانە و چی و مەگیرا حیوان و چی و شەورەتەن تر بیداتەوی وڵاخی ماهەنی چی دەگەێنە زیندگیم کەرم جاي بهورا وماني ذاو خوا بهورا وماني ذاو إدل سوفري كني خوا بهورا وماني ذاو إدل سوفري كني خوا بهورا وماني ذاو خريكا يا واري دايوشا بيتشا فايزا ما وي جيان باكوش كيرا فايزا مني اي باكوش كيرا كوش كردي يا ولان خوا خيلي اسيوت وماو يا مشي وذاو خوا يا جيلي ويشي وماو يا مشي وذاو يا جيلي ويشي وماو من لە ئاوایی دێوەزناوە مامەسا بووم مامەسای مەکتەب مەدرسە و دوایەوە تەماشام کرد کە لە ئاخرین ڕۆژی بەهمەنای یا
ئەوەڵن شەوێ مانگە ڕەشەمە مردم گشتیان ئاگرەکەن لەبەر ماڵەکانی خۆیانە پرسییم لە مردم تو من جێراوتی ئەمە ئەمە قەدیمی بۆ ئەمە بگومانە دوایی ئێمەش هاتین لەگەڵ نووسەرەکانە لەگەڵ شاعرەکانە لەگەڵ ئەوانەکی بەڕێوەبەری کاری فەرەنگی ئەدەبی کوردەواری هۆرامانە بۆ قسە و بەحسمان کرد و من خۆم پیشنهاد ئەوەمەدا کە بین مەراسمێکی بۆ دابنین ئەم مەراسمەکە دامانیا هەم مردم ینی پێشوازیان لێ کرد و هەمین کرد نووسەر و شاعر و مێژ و نووس ئەمانە گشتیشان بەشداریان کرد ئەوەڵ ساڵەکە کە دامانیا لە ساڵێ تقریبان 86 بوو 1386 خۆرەتاوی و بە حسابێکی خۆمان حسامان کردبوو ئەیکەدا 7030 ساڵ ینی تاریخێکی 7030 ساڵێ بوو ئەو ئاگرە بەشداری مردم هاتن تقریبان 300 نەفەر بەشداریان کرد چون تەبلیغاتمان فرە بۆ نەکردبوو بەڵام بۆ ساڵە دووەمەکەی نزیکە 3-4 نەفەر مردم بەشداریان کرد شاعرەکان نووسەرەکان نەک تەنها لە منتەقەی هۆرامەناتە حتا لە منتەقەی مەهاباد لە منتەقەی کرماشان ئەمانە گشتیان بەشداریان کرد لە کوردەواری کوردستان ئێران گشتیان بەشداریان کرد و هاتن و مردم هەم خۆشحاڵ بوو بەم کارە و هەم ئەوانشەکی ئاهاتن بۆ مەراسمە لەم لەلاوە هاتن ئەمانش بە ڕەزامەندی و ئاهاتن بە ڕەزامەندی چ ئەچوون و رازیم و لە بەرنامەکەەوە ئێمەیان دڵگەرمترا کرد بە کارەکەکی بەڕاستی ئەمە گومشدەیەک بووە چون مێژوو نووسەکان باوەڕیان بەراوەسە هەورامانات بەهشت گومشدەی باستان شناسەکانە ئەگەر ئێمە بین لە ناو منتەقەی هەوراماناتە بگەڕن ئاسەوارەکان بدۆزینەوە جێگەی ژیانی ئینسان ئەوەڵەکان هەست ئێمە لە ئاوایی ڕوارە لە ئاوای منتەقەی داریانە ئاساریان دۆزیگەسۆ نزیک 30,000 ساڵ لەمە بر منتەقەی دێوەزنا و منتەقەیەکی کۆن و قەدیمیە و ساحبێکی فەرەنگ تایبەت بەخۆی بگۆ کە نۆروز یەکی لەو کارانەسە چۆڵکردنی گوندەکان و ڕووکردنە شارە گەورەکان یەکێکە لە کێشەکانی ئەمڕۆی گوند نشینان هۆکاری ئەم کۆچکردنەش گەڕانە بە دوای ژیانێکی باشتردا دروستکردنی پرۆژەی ماسی ڕێگەیەکە بۆ وەستاندنی ئەم دیاردەیە بۆیە لە زۆربەی گوندەکانی هەوراماندا بە چڕی کاری بۆ دەکرێت و سەرکەوتنی بەدەستێنەوە لەم ڕۆدا بووە بە سەرچاوەیەکی گرنگی ئابووری لە ناوچەکەدا و دەستی کاری بۆ دەیان و سەدان گوند نشین ڕەخساندووە و ئاراستەی کۆچکردنەکەی پێچەوانە کردوتەوە. دێوەزناو شاجە وەڵی ئینقلابی لە دەگایە فرەگەوری بێنە جە زمانیانە کە خەدەمات کەمتر بێن دێوەزنا باتۆجێ بە مۆقعەتێ بێنش یاگێ کاری بینە کار و حیوانداری بێنە سنایع دەستی کە تووڵە بێنە تووڵەوەگرتە کە سنایع دەستی شاید منحەسر بە دێوەزناوی بوو ئیم مەحسوول و ئێمە شاید یاوان تا هەمەدان و تا شارەزور و تا ئیلە کە مەبادڵە کالا بەکالا بێن چاوەڵ ئێمە ئینێما بەردێنێ پاڵشنە گەنمێ ماگرتینێ زەڕاتی ماگرتینێ نوێ ماگرتینێ ئاوەخت زمانێک کە ئینقلاب کردیا متاسفانە ئیتر خەڵک هەروەش زیندگی مکانیزە بیوە و ئاس و شراتی سنەتی شەنەمەنەوە ئیتر خەڵک چێگەنە داهاتش نەوێ مەجبورە بێنی ئێگەشا ئازجیا حتا تا ڕادیە کە نزیک بە ئانەیە بێ کە چۆڵ بۆ دێوەزناو دێوەزناوێکە زمانی شاید هەوارەکاشە 1970 یانێمە یاری هەواری ما بێنێ هەر هەواریە ساکنی بێنێ یاوا سەر و حەڤدیانێ و هەژدیانێ ماسا و ئێمە باتەوەجی بەانەیە کە تۆلید مافرەن شکر پێ خۆی لێ ئوستانی لە مەسرەفمەوە چونکە تەواصولەکە مافرەن مەجبورین ئێمە سادرش کەرمێ پێ ئوستانایە بسە تۆرێزی بسە تارانی بسە مەشەدی و بسە کرماشانی ئێمە مشتریە ما هەنێجە ئیشارانە بە قیمەتی گرانتر على الرغم وان ئیجاڵەما خۆ تەشریف تاوەردن و تاجاریە خرا و دوور و درێژ ماهان و سەرۆک و سەرۆکی و جاڵە خاکیان
بەڵام باتەوەجێ بە کایفێت کردنش کاریە ئی برادری ڕغبەت نیشانەمە میا ماساوەکۆی ئێمە حتا بە قیمەتی گرانتر جە پاڵدەستی گوشانە بەرا چون کێفیەتما هەن جە تارانەوە جە تۆریزنەوە جە کرماشانەوە جە قوم و مەشەدەنە ئێمە مشتری سابتما هەن پێش شارەکە ویشمان شارەکە و ئوستانیش فەرماوی پسە مەریوانی کامیارانی سنێ بانێ ئینێ مشتری سابتی ئێمەنێ ینی ماسا و دێوەزناوی سە برندن ماساوی چون ئاوەکەی ئێمە دەماکی و ئاوە ئێمەینا بێن و 10 دەرەجە تا 12 دەرەجە ناوی ما سەردەنە بە حەساو فقط نوعیە ماساوی سەردابی بتانێ ئێمە پەروەرج بێمێ ماساوی سەردابیش ئیسە قزلالایە ڕەنگین کەمان کە ئێرانەنە بە حەساب باتەوەجێ بە خەواسیە ئاوەکەی ئێمە فیزیۆلۆژیکە ئاوی ئێمە هەنێش و موقعیەتی جغرافیایی و ارتفاعی جەسەد و دەریێ و ئۆکسیژنیە موجود لێ ئاوەکەمانە بهترین ماسا و بهترین کیفیت پێ ماسای ئێمە قزلالای ڕەنگین کەمان استفادە کەرمێ کە ماساوی بەنوانی مایە ئازادی بوومی ئەمریکن وەلی چی منتیقەی ئێمەنە وەش پەروەردەدری و باتەوەجێ بەوانەیە کە ئاو هەواکەم ئاوەکەیمان چیەنە ئۆکسیژنی و لێ ئاوی مافرن چون جەسەد حودەریە 950 گەزێ بەرزێنمێ ئەگەر حەسی وشکەری یاری من 9 میلیگرەمی و نیم لیتری ئاوی ئۆکسیژن ماهن پال نەتیجە یاوێنمە کە ماساوی قزلالای ڕەنگین کەمان بهترین نوع و وەشترین جوامەوە چی منتیقە استفادە کەرمێ تەنیا ماساوی چێکە ئێمە پەروەرج بێمێ هەر قزلالای ڕەنگین کەمانە گوندی دێوەزنا و جوگرافیایەکی شوێنەواریە و پاشماوەی زۆرێک لاینەکانی هەورامانی تێدا دۆزراوەتەوە زەمینەیەکی باش بووە بۆ دەرکەوتنی ئاینی میترایی و زەردەشتی و یارسانەکان لە هەموو قۆناغەکاندا مێژووی نووسراوەتەوە سەرچاوەیەکی بایەخدار بووە بۆ دیاریکردنی مێژووی هەورامان.